دەما باش بیت گوهدارن رادیو کوردستان بچارە پرۆگرامەکان نویا سەرمایە دەست پێت کرد ئەشیلان حەسەندت گەلوێتابم دمجارێکا تودا ئیرۆدا ئەمە بەحسا سبەڕۆژ پاشەرۆژا مۆبایلان بکەین مۆبایلێن زیرەک وەکو پیشەسازیەک وەکو بازرگانیەک مهوانە منشی هەر مژیلی مۆبایلێ بوو بخێر هاتی ئەوانسا کاروان سپاس خۆش بخێر هاتی بەرپرسێتیسکا ئاووریا کوردستان بشاریت گەلمەتابێت ئەڤڕ هەر تو مژیلی مۆبایلێ بووی ئاخۆ لەبەر مۆبایلە بۆی ژوڵی مۆبایلی بژار ئەمە هە دەربارەی مۆبایلە بەس ئەم بەحسین دێ ناکەین کات دەمی چاوا دەرباز دکە و چاوا دەمی مەگرتیە و دەستنابەت کردنان فەیسبوک بوو ئەوەش نەخۆشیێکی خراپە ئەو مۆبایلەش بەس بۆتە بەشێک لە ژیانمان تەمام ئەم دە بەحسی ئالیەوەی ئابووریکەین بەحسا نەسەخیەتی ناکەین ئەم مۆبایلان ها دەستی من و دەدا چاوا ئەف بازاڕە داگیرگیریە چاوا ئەف پیشەسازیە مەستر لێگیریە چاوێ زێدە چرجی پێش دەبچێیانی وس بەڵێ سەرەتا ئەبێ بزانین کە بە گوێرەی گۆڕانی ژیانی مرۆڤ پێداویستیەکانی مرۆڤیش گۆڕانکاریان بەسەرا هاتووە بە جۆرێک هەموو شتەکان بەرەو خێرابوونە ڕۆن مەسەلە باسی زۆر جار باسی ئەوە دەکرێت دەوترێت بووتە چرخی خێرایی ئەو مۆبایلەش بەشێکە لەو پێداویستیەکانی چرخی خێرایی تۆ لە ڕێگەی مۆبایلەکەتەوە جگە لەوەی ئەتوانی پەیوەندی و گفتوگۆ بکەی ئەتوانی چات بکەی ئەتوانی کەلوپەل بکڕی ئەتوانی ئوتێل حیجزکەی ئەتوانی بلوتی فڕۆکە حیجزکەی یعنی ئەتوانی زۆربەی زۆری ئەو ئیشانەی کە بۆ خۆت پێت ناکرێ ئەو یارمەتی تەدا بۆتی بکەیت کەواتە مۆبایل بووەتە ڕەفیقێکی گەورە بووەتە بەشێکی گەورە لە ژیانی ئێمە ئەمە بۆ ئێمە بەڵام بۆ کۆمپانیەکان بۆ وڵاتان قیمەتێکی گەورەی ئابووریانەی هەیە ئێستا ئەگەر تەماشا بکەین ژمارەی دانیشتوانی سەر زەوی لە 7 ملیار کەس تێپەڕی داوە لەم کاتا نزیکی 7 ملیار و 200 ملیۆن مۆبایل لەسەر زەویە هەیە یعنی بەقەت ژمارەی مرۆڤەکان مۆبایل لەسەر زەویە هەیە تەسەوڕ کە ئەگەر بەهای هەر مۆبایلێک $1 بێت باشە کە بە هیچ شیشێکیان $1 نییە یعنی 7 ملیار و 200 ملیۆن دلار بەس مۆبایل لەسەر زەویە هەیە و منەڵم یعنی شتێکی خیاڵی ئەڵەمێگە $1 بێت دیارەوە مۆبایلانە هەیانە $800 و هەیانە $100 بەڵام بەگشتێکە ڕەنجێک دابنین $400 بێ $400 فی ئەو ژمارەیە بکە کە 7.2 ملیار مۆبایلە ژمارەیەکی خەیاڵی دەرەکەوێت بە گوێرەی هەندێک لە توێژینەوەکان گەشەکردنی ئەوەی کە پێی دەوترێ مۆبایلی زیرەک 5 ئەوەندەی گەشەکردنی ژمارەی دانیشتوانی زەویە ئێستا ژمارەی دانیشتوانی زەوی 1.2 گەشە دەکەوێتە بەڵام گەشەکردنی بازاڕی مۆبایل 5.6 ئەوانەیە ئەم بێژین مە یاسایە کات ئابووریەدا هەی ئەم بێژینە ئاستە تێربوون یعنی تشتە کولپێتڤێن بازار زێدەتر بێت دەخواست یەک سەرنامێنیت چما ئەف مۆبایلە هەندە تێنە دروستکردن چما هەندەش بۆی بازار دهێنە شاندن بۆ یەکی زێدەترژە هژمارە ڕنیشتوانن زەوی بە زۆر باشە پرسیارێکی بەجێە ئێستش پێش پرسیارەکەی تۆ تقریبا جوابێکی ئەوەم دایەوە وتم ئەوەیە کە گەشەی دانیشتوانی سەرزەوی ڕناوەستێ مەسام گەشەکردنی دانیشتوان لە سەرزەوی نابێتە سفر کە بوو بە سفر مانای وایە کۆمەلگای زەوی بۆ بە کۆمەلگایەکی پیر و بەرەو هەڵدێر و نەمانەچێ کاتە ژمارەی دانیشتوان هەر گەشە دەکا ژمارەی دانیشتوان چەند گەشە بکە ژمارەی بەرەمێنانی مۆبایلی زیرەک 5 ئەوەندەی ئەو ژمارەیە باشە لە ئەم کۆمپانیا کامینە ئەپل بینین دو ساڵێکێدا چێت بە 2 ڤێرژن 3 ڤێرژنە مۆبایلێن خۆ بدە بەڵێ یعنی ئەفژی لەگۆری ڕنیشتوانانتکێتن یان ئەو دزانە ئەگەر مۆبایلەکانی بدەتە بازاڕە ئێدی ئەو کەسێندین مۆبایلەکە وندە هاوێت و یان نوێدەکەڕێت بەڵێ ئەوجا ئەو مۆبایلە نوێی کە بەرهەمیە هێنێ تۆ کە ئیمکانیەتت باشترە ئەچی مۆبایلە نوێیەکەت دەکڕی مۆبایلە کۆنەکەت جارێکی ترە فرۆشیتەوە بە کەسێک کە ئیمکانیەتی لە تۆ کەمترە دەیکڕێتەوە ئەوە چەند دەسێکەکە تا ئەگاتە ئەو کاتێک کەیتر کەڵکی کارکردنی نامێنێ ئاخر شت کە ئێستا کۆمپانیەکانی مۆبایل بیری لێ دەکەنەوە ئەو مۆبایلە کۆنانە لە مشتریەکان جارێکی تر وەرەگرنەوە باشە وەریەگرنەوە لە پرۆسێ ڕیسایکلینا بەکاریە هێنن چونکە مانەوەی ئەو مۆبایلانە لەسەر زەوی دوای ئەوەی کە پیر بوون و کەڵکیان نەما و لە ناوەچن و لە ئیش دەکەون مانەوەیان ژینگە تێکەدا و هیچ سوودێکی ئابووریان نییە بەڵام ئەگەر ئەو مەتریاڵانە بگەڕێنرێتنەوە و ڕیسایکلین بکرێن مۆبایلێکی نوێ ئەتوانێت لێ دروست بکرێەوە ژینگەش لەو ژەهرە ڕزگارەکرێت کە لە فڕێدانیان هەیە باش کۆمپانیەت مەزنمێن هەیەن بوارێ بەرهەماینا
ئەف مۆبایلانە یعنی تو توێ باوەڕێدای ئەو بەرهەمێک کوتینن ئەو هەڤڕکیا دنێ بەراوانەجای هەڤڕکیەکە تەندروستە هەڤڕکیەکە تەندروست مەبەستا من هەڤڕکی لە گۆری بازاڕ بێت بەڕاستی ئێمە تۆ باش دەزانی دوو جۆرە کۆمپانیا هەیە کۆمپانیایەک هەیە ڕپیتەیشنی خۆی سمعەی خۆی بەقەت قازانجی لە لای گرنگە هەموو کۆمپانیایەک بایەخ بە قازانجەدا بەڵام سمعەی خۆشی لە لای گرنگە ئەم خاصیەتە زیاتر لە کۆمپانیای وڵاتانی زۆر مەزنی پیشەسازی بە تایبەتی ئەڵمانیا ئەمریکا و ژاپۆن ئەم جۆرە دەبینین هەتا لە ئۆتۆمبیلیان لە کەرەسەی دیکەیان زۆر بایەخ بە ڕپیتەیشن سمعە دەدەن هەرچی کۆمپانیای ئەو وڵاتانەی کە تازە پێڕادەگەن پێویستیان بە پارە و قازانجێکی زۆرە پێویستیان بەوەیە داهاتێکی زۆریان بێتە دەست تاوەکو ژێرخانێکی باشتر دروست بکەن بتوان ڕکابەری کۆمپانیا گەورەکان بکەن ئەوانە زیاتر بایەخ بە قازانجەدەن زیاتر لەوەی بایەخ بە سمعە دەدەن گوهنادەنە کوالێتیێژی گوێ دەدەنە کوالێتی گوێ دەدەنە کوالێتیشیان خراپ نییە بەڵام ئەوەندەی بایەخ مەسەلاگە پێم وتی جاری لە کۆمپانیا مەزنەکان نیو بە نیو بایەخ بە سمعە و قازانجی خۆیان وەکو یەک دەدەن بەڵام کۆمپانیای هەندێک وڵات کە تازە پێڕادەگەن زیاتر بایەخ بە قازانج دەدەن نەک بە سمعەی خۆیان هەر لەبەرەوە بینی لە 6 مانگا 2 مۆدێل دەگۆڕێ ئەم مۆدێل گۆڕینە زیاندانە لەو بەکاربەرانەی کە پێشتر شتیان لێی کڕیوە من هاتووم بۆ نمونە پەرداغێکی وڵاتێکم کڕیوە وڵاتی ئەلفم کڕیوە ئەم پەرداغە من کڕیومە باوەڕم وا بوو ماوەیەکی زۆر لە دەستمەمێنێوەکو آخر ڤێرژن 3 مانگی تر نابە ئەو وڵاتە دەچێت ڤێرژنی پێشکەوتوتر لەوە بەرهەمەهێنێ ئەوە جارێک غەدری لە من کردووەکو بەکاربەر هەر لەبەرەوە لە ئۆتۆمبیلیشە هەمان شت هەیە ئۆتۆمبیلەکانی ئاسیا بە تایبەتی و مۆبایلیشیان بە تایبەتی کۆریەکان ئەم پەتایەیان هەیە لە ساڵێکا 1-2 مۆدل بە خێرایی دەرەکە ئامانج لەو زۆرترین قازانجی بۆ دەگەڕێتەوە چونکە تۆ بەکاربەری کە ڤێرژنی نوێی هەر شتێکات حەز لە ڤێرژنە نوێیەکەیەتی ئەوەی دەست بەزەرە لەسەر تەشکێتەوە بەڵامی وڵاتانی مەزن وڵاتانی کە ڕێگوڕیشەیەکی پیشەسازی کۆنیان هەیە ئەوان بەو شێوەیە نین ئەوان لەسەر خۆترن لە ئەبدەیت و گۆڕین و ڤێرژنەکانیانە پرسا من ئەو بوو کۆمپانیان مەزن یان بوارێ بەرهەماینا مۆبایلان چ مفایەوانەش بووی وڵاتەوانە بخوا هەبووە بۆ یەکێ بەرهەمێنوانەش بووی تەوا جیهانە دەهێنە شاندرول ئەس باوەڕم نەها ئەگەر کەسێکی مۆبایلێک دەبن دەستەویتانە بم دەبێژن کاڵ چاخێ چەندەیە مفایەوان کۆمپانیاش بۆی وڵاتەوانە بخۆ چ بووە سوودەکانیان بۆ ئەو وڵاتانە جارە پێش هەموو شتێ و کارگە لە وڵاتەدا ئامەزرێ کرێکار و گەنجی وڵاتە خاتە ئیش باج دەداتە ئەو وڵاتەی کە خۆی لێتی ئەمانە هەموو سوودی ڕاستە و خۆن بۆ کۆمەڵگاکەی خۆیان باشە دواترەوە مۆبایلە دەنێرێتە بۆن منە وڵاتی من مۆبایلێک بە $400 $500 $400-500 تقریبا پارەی لەوانێدە 12 بەرمیل تا 15 بەرمیل نەوت بکە مقابلی ئەو من 15 بەرمیل نەوتم داوە بۆ باشە 15 بەرمیل نەوت دەچێتە وڵاتی ئەو لە کاتێکا قیمەی ئابوووریانەی 15 بەرمیل نەوتەکە زیاترە لەو مۆبایلی کە من لەوانەوە دەسم کەوتووە کەواتە جارێ ئەمە سێ سوودی ڕاستە و خۆی لێ وەرگرتووە ئەوی ترە مێنێتەوە ئەو ئەپلیکیشنانە ئێمە بەکاریانە هێنین کۆمپانیەکان مەسەلا فەیسبووکە نازان ئینستاگرامە هەموو یوتیوبە هەموو ئەو شتانەی تریش کە بەکاریانی هەموو مرکزەکانیان لە وڵاتە پێشکەوتوانەیە بە تایبەتی لە ئەمریکایە بە جۆرێک لە جۆرەکان تۆ 2 جار مشتری ئەو وڵاتەی جارێک کە مۆبایلەکەی بەکارێنی جارێکیش ئەو ئەپ و بەرنامانەی کە ئەوان بەکاری هێنن هەرچەنە من زۆر شارەزایم لە تەکنۆلۆژیانیە زۆریش حەزم لێ نییە بەڕاستی زۆر تااقەتی ناو ئەو مەجالەم نییە بەڵام لە ڕووی سیکیوریتیشەوە ئەو وازەحەکە بە تایبەتی ئەوانەی ئایفۆن هەتا من بیستمە زۆرێک لە وڵاتان کە ڕێنمایی بەرپرسە باڵەکانی خۆیانەکەن کە ئایفۆن بەکار نەهێنن بۆ ئەو بابەتە وازح بوو کە لە 1-2 ساڵی ڕابردووە لەبارەی مێرکڵ و ئەمریکاوە هەبوو کە دەوترا مراقبەی تەلەفۆنەکانیان نەکرێ و مراقبەی ئەوەکانیان نەکرێت لە ڕێگەی چی لە ڕێگەی و تەکنۆلۆژیانەی کە هی ئەوانە و بەکاریانە هێن چونکە ئەوانەی لە تەکنۆلۆژی ئازانن مەسەلا هەر ئامێرێکە بەکارە هێنرێ پیسیەک بەکارە هێنرێ ئەوەی کۆدێکی خۆی هەیە ئایدیایکی خۆی هەیە کە ئەتوانێت کۆنتترۆل بکرێت هەر مفاکەوی زرارە نوێژی هەنە بڵێ جداژ مفاگە هاندن بە وڵاتی خوا هەنێک کۆمپانی هەنە لە وڵاتی منە هەندستانێکی دەهێنە دامەزران دەستێک کارێ
ئەرزان تێدا هەیە ئەم دەکارین بێژین ئەف مفادیتنە ژوی وڵاتی یان بۆ یەکێ دخوازە دەستێ کارێک کێمتر بکار و زێدەتر بکاربینە بە بەهایەکی کێمتر نەک بە ئارمانجاوەیەکی مفایەکی بگەهینتەوەی وڵاتی ئارمانجاوی ئەوە ئەو خۆ تێچوونەکە کێمتر بدە بڵێ دیارە ئەوە هەر تەنها لە کۆمپانیای مۆبایل نییە زۆربەی زۆری کۆمپانیای وڵاتانی پێشکەوتو کارگەکانیان دەگوازنەوە وڵاتانی دواکەوتو چەند ئامانجێکیان لەم شتانە هەیە جارە پێش هەموو شتێک باج لە مەسلەی باجدان خۆیان نەدزنەوە مەسەلا با ئەو باجەی لە ئەمریکا دەیدەی زۆر زیاترە لەوەی لە هندستان دەی کاتە لە مەسلەی باج قازانج دەکا خاڵی دوم کارگەکەی دەگوازێتەوە هندستان لە هندستان لەوانەیە کرێکارێک مانگێک بە $200 بۆی ئیش بکات بەڵام لە ئەمریکا لەوانەیە بە $2000 بۆی ئیشکات لێرەش قازانجێکی دیکەی بۆ گەڕایەوە جگەلەوە بابەتی ژینگە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئەوانە ستاندەری زۆر بەرزی ژینگەییان هەیە کە تەکلیفەیەکی قورسی ئابووری لەسرە خۆیان لەوەش دەرباز دەکەن و دەچنە ئەو وڵاتانەی تر کە هیچ پێودانگێکی ژینگەییان لەسەر نییە بۆیە لە چەند ڕوویەکەوە قازانج دەکەن لە هەمووشی گرنگتر تێچووی بەرەمێنان کەمە بێت لە دواترا بەروبوومەکە ئەتوانێت بە نرخێکی کەمتر بفرۆشێتەوە هەر لەبەرەوە مەسەلا باسی هندستانت کرد ئێستا هندستان نەگەهرەوەی بووەتە ناوچەیە کە وڵاتانی ترایانەوە کارەکانیان بگوازنەوە هندستان بەڵکو هندستان خۆی بۆ بازاڕێکی مەزن بۆ مۆبایل بۆ ملیارێک و 200 میلیۆن کەسە 200 تا 300 سەگەشتوتە ملیارێک 300 میلیۆن کەس ژمارەیەکی زۆری دانیشتوانی لێە ئەم نەفەرانە هەموو مۆبایل بەکارهێن ئەترەوانەی پێگەشتون ناڵێن هەموو ئەوانەی پێگەشتون و پێویستیان پێێتی مۆبایل بەکارێن کاتە بازاڕێکی باشە لەم دواییەوە جۆرێکی تر لە بازرگانی مۆبایل سەری هەڵدا ئەویش مۆبایلی هەرزانە چینیەکان لەمە زۆر ئاقلانە بوون زۆر شارەزایانە دەستیان پێکردو ئەوها بڕوا چینیەکان لە چەند ساڵی داهاتوش هەم شوێنی ئەمریکەکانەگرنەوە هەم شوێنی کۆریەکانی ژەگرنەوە تاوان تۆ زانی چین لە هەموو بوارێک هەنگاوی گەورەی ناوە و پێشکەوتنی گەورەی بەخۆیەوە دیوە لە پیشەسازی مۆبایلیشە نایەوێت دواب بکەوێت ئەو مۆبایلانەی چین بە تایبەتی ئۆپۆیە و جۆرێکی تریانەیە ناوی زیمایەوە دەزانم زیما هەر بە ئایفۆنی چینی تقریبان ناوی دەرکردو هەموو ئەو مواسەفاتانەی کە لە مۆبایلێکی ئەمریکی یا لە مۆبایلێکی چینیدا هەیە هەموو مواسەفاتانە لەو مۆبایلە چینیانەشدا هەیە بەس مۆبایلێکی کۆری نەگەچین ئەو کۆمپانیا چینیانە بە ئەندرۆید یان هەموو پرۆگرامانەی کە لە مۆبایل ئەمریکیەکان هەیە ئەوانی ژیانە هەموو تایبەتمەندیەکانیان هەیە بەڵام دەبینی نرخەکەیان زۆری فەرقە لەگەڵ ئەمریکی یعنی ئەگەر بۆ نمونە ئەمریکی بە $700 بێ ئەو بە $100 $150 دەیفرۆشێ ئەگەر ئەوەی گوێی لێمانە و زۆر با بڵێن متابعی بازاری ئۆنلاین و ئینتەرنێت و ئەوانە دەکا هەر سەرچێک لە ئینتەرنێت بکە ئەزانێ نرخی مۆبایلە چینیەکان چەند هەرزانە ئۆپۆیە و زیمایە و چەند مۆبایلێکی تریان هەیە کە نرخەکانیان ناکاتە ڕوبعی نرخی مۆبایلێکی ئەمریکی یا کۆری بەڵام نرخەکانیشیان زۆر هەرزانە کوالیتیان یا ئەمبێژی نەباشە یان تنێ دەخوازن هەڤڕکیا بەرهەمێن ئەمریکی بکەن باوەڕ بکە کوالیتیشیان بەو خراپیە نییە بە تایبەتی ئەوانەی کە چین ئەوە ناکە بازرگانێک داوای لێیەکە مەسەلاڵێت دانێکم بۆ دروستکە بای $20 بێ ئەوە نا بەزەوەی خۆی بە ستاندەری خۆی دروستێکە بە ستاندەری کارگەکە دروستێکە لە چین هیچ کێشەیەکیان نییە زۆریش باش یعنی ئەوە نەبێتە ڕێکلام و ئەوە بەڵام باسەکەمان ئەوەیە کە چین لەو بوارە هەنگاوی گەورەی ناوە چونکە تێچووی بەرەمێنان لە چین کەمە و هەمان ئەو تەکنیکەی کە لە مۆبایلەکانی دیکەدا هەیە ئەتوانم بڵێم لە چینیەکانیشا هەیە هەر لەبەرەوەی ئێستا چین هروژمی کردووە بەڕاستی بۆ هندستان یعنی هەتا ئەو گۆرانی بێژ و فیلمساز و ئەکتەرە بەناوبانگەکانی هندستان ماوەیە لەمە پێش هەم ڕێکلامیش بڵاو بوونەوە ڕێکلام بۆ مۆبایلە چینیەکانەکەن پێشبینی ئەکرێت مەسەلا چین ئەو پیشەسازی خۆی دەگوازێتەوە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێت بەرەو کوردستان و دێت تاکیدم چووکە ئێستا هەستەکەم لە بازاڕ تاوکەسە لە بەرەوەی سومعی پیشەسازی چین لێرە لەکەدار کراوە هەندێک لە بازرگانانی خۆمان بەو شێوەیان لێ کردووە کەمتر بەڵام باوەڕم وایە لە داهاتووە بازاڕی کوردستان یعنی ئەکرێتەوە بۆ مۆبایلە چینیەکان لە بەحسە بازاڕە کوردستانی کرد ڕێکلامێکە یا مۆبایلان بێژە
ناوەیە گەلێکی باش بیرا من ناهێت وەگە بیرا من بێت شیدانە بیتە ڕێکلام بێژیت یەکەمین مۆبایلێک و دنێخوا هەرێما کوردستانی داهاتیە دروستکردن پارچێ دوێ بەسەر هەفتوو خستینە مۆبایلی چی؟ مۆبایلێک و ناوە هەرێما کوردستانی داهاتیە چێکردن ناوە هەرێما کوردستانێتە یعنی بەرهەمی هەرێما کوردستانە چێت بە لە وڵاتە چینە بەسەر هەفتوو خست بە هەرێما کوردستانە لە کی دەرێ بە شۆڕشەیە والله بەس لە بەکارهێنان هاویشت بەداخەوە زۆر جار بە خراپی نەک بە باشیش هەزبارم تو گوهداری وێ ڕیکلامێ نەبووی ناوەڵام من نەمبیستەوە ڕیکلام نازانم باش نەها ئەم چاوا خوب گەهێنینە بێ شۆڕشێ و تنێ بکاربەر نەبین چونکی ئەمژی دکارین سەرمایەکە باش لەسەر هەفتوو کۆمکێن مۆبایلە لە چینە بەرهەمبینێ لە بناوە هەرێما کوردستانێ بیت باش تۆ دەزانی مەسەلە باشترین ئەو وڵاتانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بواری بازاڕی تەکنۆلۆژیا و ئەوانە ئیماراتە بە پلەی یەکەم پاشان میسرە پاشان ئەو وڵاتانی تری نەوتی کە دەوڵەمەندن هەرێمی کوردستان لەبەرەوەی حەجمی ئەوەی کە پێی دەوتێ قووەی بەشەری ژمارە دانیشتوانی زۆر نییە و بازارێکی زۆر گەورەی مۆبایلیش نییە مەسەلە تۆ مقارنە بە هەندی بکە کە ملیارێک و 300 میلیۆن کەسە لەوانەیە چەند شارێکی بچووکی گەلێک جارم نەدیتی ئایفۆن هێشتا نەدا بازار ئێمە ئایفۆنە دەستیدا بێژنان ئەویان وا دەزانم هەندێک جار قاچاغا هەندێک جار نایاساییە بەگەڕانەوە بۆ بابەتەکەمان بازاڕی مۆبایلی کوردستان بازارێکی زۆر گەورە نییە مەسەلە تۆم قارانە هەتا بە وڵاتانی دراوسێت بکە بە تورکیا بە ئێران بە سعودیە تەنانەت بە عێراق بە پاکستان بە وڵاتانی تری دراوسێمان ئەوانە ژمارەی دانیشتوانیان زۆرترە قوەی شیرائیان ئێرانی لێ دەرچێ قوەی شیرائیان باشترە یعنی توانای کڕینیان لە ئێمە باشترە بۆی من باوەڕ ناکەم ئێمە خۆی هیوادارین بەڵام لە مستەقبەلی نزیکە لە داهاتوێکی نزیکدا من باوەڕ ناکەم مەسەلا ئێمە شتی تەکنۆلۆژیایەکی لەو جۆرە لە کوردستان بینین بەرهەم بێت بەڵام جارە بێت دوعای خێرکەین بزانین بە باشی بەکاری بهێنین پاشان درستیش دێنین باشە بۆ یەکێ گوتنێتە ئەم بێژین وەکو مەحاڵێکی دەدا لە هەرمان کوردستانی ئەف ناهێنە بەرهەمانی ئەخ دەزانی بۆ ئەوە پێویستی یەک بە ژێرخانی بنەڕەتە دوو پێویستی بە لێهاتوویەکی زۆری کارامە هەیە ئێمە تاوەکو ئێستا بەشێکی زۆر لەو پرۆگرامە کۆمپیوتەریانەی کە ئیشیان لەسەرەکرێ لە کوردستانە بێت لە دەرەوە خەڵکی پسپۆڕی بۆ بێنی ئیشیان تیا بکە خۆت ئەوانە دروست پرسا من ئەو بوو ئەف مۆبایلە گەلێک شتێدی بۆ تێدە بکارانین ئەپلیکیشنن هەنێک تشتێن جوانکاری کاڤێرە هەنێک جاران هێدفۆنە زێدەتر بۆ تێتە بکارانین شەحنێن زێدەتر بۆ دێنە بکارانی شتێکە جوانکاریە مۆبایلان گەلێک لە هەرێما کوردستان دەبینین بازاڕن گەلێکیان زێدە هەنە باشە بازرگانێن مەدەما کو بزانن نکارن vê مۆبایلە بەرهەم بینن چما ناچنە ناوە پیشەسازیەکێدندا کو لە پشڕا بگەهنە vê بازرگانی دروستە ڕاستەکەی ئەلەوەی کە ئێمە خۆمان کە ناتوانین بۆ نمونە مۆبایلەکە دروستکەین خۆلانی کەم ئەو کەڤەر و جوانکاری و کۆمەڵی پێداویستی هەیە کە پێویست ناکات لە دەرەوە بهێنین یعنی ئەمە ئەوە ئیشی وردەکاریە ئیشی دەستە پێم وایە ئەو توانای هەیە ئەتوانین لام خۆمان دروستیکەین بەوە هەم پارەیەک ناچێتە دەرەوە لام خۆ دەمێنێ ئەم ژمارەیەکی خەڵکیژە خاتە سەر ئیش سوودێکی ئابووریە بێت بەڵام یعنی بێ بەداخەوە ئەوە بڵێن جۆرێک لە کللتوری تەمبەڵی هەبووە ئەجا ئەم کللتورە تەمبەڵیە ئێمە وا دەزانم دوای دروست بوو هەر بە نەفرەتی نەوتی دەزانم ئەویش کاتێک پارەیەکی زۆری نەوت بە مفتی و بە کاش دێت ئەوە گرفتەکەی بوو کە ئێمە ناتوانین زۆر وەکو پێویست ئەو دەسە ڕەنگینانە بکەونە ئیش بدۆزرێنەوە یەکتری بگرن کۆمپانیا دروستکەن وەرشە دروستکەن ئەوەش نەخۆشی تەنها ئێمە نیە بەشێکی زۆری وڵاتانی نەوتی هەروان ینی تەنها و تەنها هەربیر لە کڕین و هاوردەکردن لە دەرەوەکەنەوە ئەگینا بۆ نمونە جوانکاری مۆبایل یا کەڤەرێکی مۆبایل پیشەسازیکی ئەوەندە قرس نیە تۆ لە چینەوە ئەو هەموو کەڤەرە بێنی بۆ ئەو هەموو مۆبایلە بڕۆ بزانە لە بازاڕی شارێکیۆک و هەولێر بزانە چەند دوکانی گەورە بینی تەنها بەروبوومەکانی جوانکاری مۆبایلە فرۆشە تۆلانی کەم مۆبایلەکە نەتوانی دروستکەی خۆتوانی کەڤەرەکەی دروستکەی ئەگەر لەوەی فەقەرەی دووەمت باست کرد کە مۆبایل تەنها بەو مۆبایلەی خۆیەتی یان ئێستا ئەرکەکەی زیاتر بووە بەڕێی من مۆبایل تەنها ئێستا ئەو مۆبایلی جاران نەماوە تەنها وەزیفەی قسەکردن بێ یا ناردنی تەکستێک بێ یا وەرگرتنی تەکستێک بەڵام بەڵکو ئێستا بووە بە سکرتێرێک بۆ هەمومان ینی لە خەوت هەڵەسێنێت موعیدەکانت پێ دەڵێت زۆر جارۆک وتم بلیتت بۆ حیجزەکە ینی هەموو شتێکت بۆکە بە گوێرەی دراسەیە کە لە ئەمریکا کراوە دەڵێ لە ساڵی 2026
وای لێدێ مۆبایل شۆفێریت بۆ دەکا ینی بە جۆرێک تۆ ناو مۆبایلەکەت ناو سیارەکەت دانیشی بە مۆبایلەکەت شوفێریەکانی مۆبایل بە جۆرەی ئەو دراسەیە دەڵێ ١٠ ئۆتۆمبیلەکانی ئەمریکا لە ١٠ ئۆتۆمبیلەکانی ئەمریکا لە ماوەی 10 ساڵی داهاتوو دەبنە ئۆتۆمبیلی بێ شۆفێر و لە ڕێگەی مۆبایلەوە لێ دەخوردرێن و دەبرێن بەڕێوە کەواتە ئەمە بزانە چ عملیەیەکە چ گۆڕانکاریەکە لە وەزیفەی مۆبایلدا دێتەکایەوە بە گوێرەی هەندێک داتا کە بڵاو کراوەتەوە لە ماوەی 6 ساڵدا پیشەسازی و خەرجی مۆبایل بە ڕێژەی لە 1600 زیادی کردووە لە 1600 لە 100 و ئەوانە نییە 1600 زیادی کردووە ئیسtismار لەو کردە هەروەها باسی ئەوە دەکرێت تەنها لەو تجارەتی مۆبایلە تەنها لە تجارەتی مۆبایلە مەسەلا کڕینی وەکو گوتم بلیتی تیارەیە کڕینی بلیتی قیتارە کڕینی ئەو شتانەیە 4 ملیار دلار ڕۆژانە پارە سەرفەکرێ ینی بەس ئەوە بەس کڕینی ئەو شتانە 4 ملیار دلار کەواتە گەشەکردنێکی زۆر سیر لەو مەجالە هاتووەتە کایەوە ئەسڵان لە خودی پیشەسازیەکەشە باسی ئەوە دەکرێت مەسەلا ئێمە دەمان بینی ڕۆژانێک مۆبایلەکان قورس و وەزنێکی زۆر و شاشەیەکی بچووکیان هەبوو ڕەش و سپیش بوون دوایی بوونە ڕەنگا و ڕنگ دوایی بوونە ڤیددیۆ پلەیەر و ئەوانە دواتر ئێستا هەمووی بووەتە شاشەیەک باشە زۆر مەسەلاوی تۆ ئەوەی من ئەوانەی تریژی بەڕێزانشگیان لێ تقریبان ئێستا شاشە زۆر بەشێکی گەورەی مۆبایلەکەی داگیر کردووە ئێستا باسیەوە دەکرێت ئەسەن مۆبایلە گوازرێتەوە بۆ لەپی دەستت بۆ شتێکی وە ینی ئەسەن جیهازەکە خۆی نامێنێ ئەبێتە شتێکە بەرجەستە بە بەرجەستەیی نامێنێتەوە کەواتە ئەمانە دنیای خەیاڵن بەڵام خۆ ئەو کارگانەی ئەو کۆمپانیانەی کە توانیان مۆبایل بگەێنە ئەو ئاستەی کە ئۆتۆمبیلی پێلێ بخڕی بێگومان بەتوانن پێشکەوتنی تریشی تیابەدی بێنە هەربلا مۆبایلێکی چێکان چاژی بۆ مرۆڤەتێکیان دەست گەلێکی خۆش بێت پرسا من ئەو بوو تایبەتی ئەزێ بەحسا هەرێما کوردستانê بکەم چاوا ئەم بکارەبن ji aliyê bazirganî bibine sedemek û kompanî eger liqeka gelekî ya biçûk jî bît bi 40 kirêkaran bi 5 kirêkaran jî bît di nava bajêrek li bajaran Herêma Kurdistanê bikaribe kar bike merç niye evê mobaylê hemî di nava Herêma Kurdistanê bi ser hevdû bixin tinê eger kamîrawê li vê derê bête drûstkirin eger kaverayê bête drûstkirin eger applicationeka bête drûstkirin çawa bala vê kompanya rabkêşin ji bo nava Herêma Kurdistanê de bu yekê me jî destê kar hene bikaribin têda kar bike بەڵێ ئەجا بەجددی بابەتێکی گرنگ هەیە کە پەیوەندی بەو بابەتەوە هەیە کە تۆ باست کرد ئێستا کە ئێمە سەرگەرمی ڕیفراندۆم و جیابوونەوە ئەو شتانەین لە عێراق ئاخر شت کە عێراق کردوێتی بەرامبەر هەرێمی کوردستان ئەوەیە دەڵێت تەنانەت پێدانی وەکالەت ینی پێدانی وەکالەت بریکارنامە کۆمپانیا گەربیەوە بێت لە کوردستان لەقی سەرەکی خۆی بکاتەوە باشە ناتوانێت دەبێت عێراق لە عێراق ئەو مۆڵەتە وەرگێ نەک لە هەرێمی کوردستان ئێستا لە حاڵی حاسزر لە ڕووی بازرگانیەوە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراق ئەو گرفتە تازەترین وەختە بڵێم تازەترین گرفتی نێوان هەولێر و بەغدایە ئەوەش لە هەندێک کۆمپانیای ئۆتۆمبیلەوە سەری هەڵدا کە بەغدا دەڵێ ئەو کۆمپانیایانە دەبێ بێن وەکیلی حەسری لە بەغدا بێ و لە عێراق مۆڵەت وەرگێ بڵێ هەرێمی کوردستان دەبێ بڕوات لە دەستی دوو لەوانی وەربگرێ ئەجا ئەم شتە بۆ مۆبایلیش هەر ڕاستە بێگومانم لەوەی تۆ تا بەشێک بی لە عێراق تا خاوەنی سیادەی ئابووری خۆت نەبی باشە خاوەنی ئەوەش نابی کە بڕیار بدەی کێ دێت کێ وەکالەتەکاتەوە چۆن ئیتیجاهەکەی دیاریەکەی بۆیە ئەگەر ئیشەڵا کوردستان سربەخۆ بوو ئەو کاتە ئەو کۆمپانیا گەورانە ئەتوانن لەقی سەرەکیان لە کوردستان بکەنەوە تۆی هاوڵاتی تۆی کڕیار لەباتی ئەوەی لە دەستی دوو لە دەستی سێ ئەو بەروبوومانە بکڕیکەن دەجار لەوانەیە فێڵیشت لێ بکرێ لەوانەیە نرخەکەشی گران بێت ئەو کاتە لە دەستی یەک لە وەکیلی سەرەکی کۆمپانیاکەی دەکڕی ئەجا بۆنە ئەگەر کۆمپانیا بۆ نمونە بەشێکی زۆری کۆمپانیاکان ئێستا لە ئەڵمانیاوە و بیلەوەکەنەوە بۆ نمونە لە میسر ئەوە دابنێن بە تایبەتی ئیتالیەکان لە میسرەکەنە وێزگەیەک بۆ بازاڕی ئەفریقا بۆ چونکە میسر ژێرخانی بنەڕەتی باشترە لە چاو وڵاتانی تری ئەفریقا باشە لە ڕووی جوگرافیەوە نزیکە لێیانەوە باشە تێچووی بەرەمێنان کەمترە و هەموو خاڵێکی پۆزتیڤی تایە ئەوەی کە ئەوانیانێ بۆیە هەر لە میسر بۆ نمونە
ئۆتۆمبیلی فیات هەر لەوێ ئەتوانێ ئۆتۆمبیلەکانی هەڵبەسێت لەوێ ڕەوانەی بازاڕەکانی تری ئەفریقایان بکە. لێرەش بە هەمان شێوە ئەگەر ڕۆژێک تۆ ژێرخانی بنەڕەتت باش بێت دەستی کارامەی و شارەزای هەرزانی زۆرت هەبێت و بازاڕێکی باش لە دەوروبەرت هەبێ بۆنە کۆمپانیای گەورەش بە دوای بەرژەوەندی خۆیان ئاگەڕێ. وەکو گوتم زۆرێک لەو کۆمپانیایانە هاتوون ڕۆیان کردوتە هند بابەتەکە چییە؟ تەنها مەسلحەتی خۆیانە. لێرە ژەگەر تۆ هەر ڕۆژێ توانی دەو مەسلحەتە دابینکەی بۆ کۆمپانیا گەورانە بێگومان دێنە کوردستان لێرەش ئەتواننەوە بکەن کە لە وڵاتانی تر کردویان. بەریانە هات ئاماژە ئامارێکیدا گەلێکی بەڵام کیشان ئەس باڕم 1600 بوو بۆ یەکێ بازار گەلێکی پێش دەچویە. ئەف بەرژەوەندیە بازاردەیە یان تنێ هەڤڕکێ دنێ بەراوانادا تنێ کۆمپانی دخوازم بەرهەمێوانە ژێ یە کۆمپانیا دن زێدەتر و پێشکەتی تر بە یان وڵاتی پێدویەوانە بەvێ بەرهەمی هەیە و کۆمپانیاک بەرهەم بینە. باش ئەجا لێرە ئەبێ چەند شتێک جیا بکەینەوە. وتت لە بەرژەوەندی بازاردایە ئایا بەڵێ لە بەرژەوەندی بازاڕە بۆ چونکە جوڵە لە بازار دروستەکە هەر شتێک کە جوڵە لە بازار دروستکات بازارە جوڵێنێ پارە دەجوڵێنێت جوڵەیەک دەخاتە بازارەوە لە بەرژەوەندی بازار. بەڵام ئایا لە جوڵەی لە بەرژەوەندی هاوڵاتی یا بکردایە ئەمەیان من دەڵێم نەخێر چونکە چەند ڤێرژنی تازە بێت ئەو کاتە هاوڵاتی زەختێکی تازەی لەسەر دروستە بێت. لە ڕووی سایکۆلۆژیەوە بەشێکی زۆرمان ناتوانین ئابووریانە بین یعنی ناتوانین ئاوا بیر بکەینەوە بڵین 5 ساڵ مۆبایلێکم لایە مادام ئیشەکە عیبینێ بۆ بیگۆڕم ناتوانین چونکە بەشێکی زۆری خەڵک ئاوا بیر ناکاتەوە حەزی لێ بیگۆڕێ. ئەو گۆڕینە هەمووی لەسەر حسابی خۆیەتی بەشێکی زۆری هاوڵاتیان نازام ئەوەی گوێی لێمە و لە دەرەوە بووە لە دەرەوە ژیاوە دەزانێ بەشێکی زۆری هاوڵاتیان لەوێ قەرزاری کۆمپانیەکانی مۆبایل و ئەو جۆرەشتانەیە چونکە مۆبایلەکەی خۆت ساڵێک نییە کڕیوتە ڤێرژنێکی تازەی مۆبایل دەردەکە دەڵێگە پارەشت نییە بە کاش وەرە با بە قیس بدەمێ تۆ بە قیس هەرە و پارە دەدەی زیاتریش دەدەی تۆگە بە کاش بیکڕی هەرزانترەی کڕی لەبەرەوەی کاشەکەت نییە و حەزیشت لەو مۆبایلەیە ئەو زەختە دەخەیتە سەر خۆت دەچی بە قیستەی کڕی ئەو قیستە تۆ لە ماوەی دەڕۆژابێ و لە ماوەی ساڵێکا بێەوە هەر پارەیە بدەی قورساییەکت لەسەر دروستەکە بەڵام بۆ کۆمپانیا قازانجێکی تایە لەبەرەوە بەڵێ لە بەرژەوەندی بازاڕە بەڵام لە بەرژەوەندی هاوڵاتێکی سادە نییە کە بەکاربەری ئەو مۆبایلێ ئەوە لە کاتێکا کە دەبینین بەشێکی زۆری ئەو گۆڕانکاریانەی کە کۆمپانیەکانیکەن گۆڕانکاری زۆر شکلین ینی تەنها ئەوەیە لەوانەیە هەندێک ئەپلیکیشن تۆزێ سورعەتی زیاد و کەم بکە هەندێک ئەگۆڕێکە زۆر جار گۆڕانکاریەکان زۆر شکلین ئەوە ناهێنێ کە کڕیاری ئێمە ئەو هەموو پارەیە بخاتە سەر و ئەو زەختەش بخاتە سەر خۆی و ئەو پارەش لە وڵاتی ئێمە بچێتە دەرەوە بۆ شتێک کە تەنها لەوانەیە تۆزێک حەجم و کەڤەر و شتانەی گۆڕابێت لەگەڵ هەندێک گۆڕانکاری بچووکی بەسیت. gelek cara masa hezirdiyen eger mobaylek, kalayek her tiştekê din bin eger bihayê wê zêdetir bît yanî gelekê baştir e li kalayekî ku bihayê wê erzantir bît. Li welatekî mîna Çînê dema ku Apple verjineka nû ya mobayla xwe dide beriya xelkê bêguman xelkê hê nikaribe mobaylê bikire. Gelek cara me di torên civakî de dîtî kesê gur çîlka xwe firotiye heya ku bikaribe iPhone-ekê bi dest bixe. Baş e ez dixwazim pirsim çi bûye sedem ku kompanyan mîna Apple nebitine Apple kompanyan mîna Apple bi vê awayî neku bêjin bêguman navbangiyeka zêda cîhaniya hey lê bi vî awayî xelkek bikaribe bi dest bixe. Giraniya bihayê wê ye kualîtiya wê ye yan bo yekê kariye ku te amaje pê bixwestim eyekê gelekê baş vebîne çunkî application hene di nava iPhone-ê da bikardin ez barim her heman tişt mobaylên din her heman tiştin bele xۆی ڕێکلام و ئەوانە دەوریان هەیە سمعەش دەوری هەیە بەڵام ئەمە با بڵێن گشتگیر نییە بەسەر هەموو جیهاندا مەسەلە ئاخر دراسەکە کراوە دەڵێ لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە بەروبوومەکانی سامسۆن زۆرتر بازاڕیان هەیە تا ئایفۆن واتە گەلەکسی عدەدی ئەوانەی کە گەلەکسی بەکارەهێنن زیاترن لەوانەی کە ئایفۆن بەکارەهێنن خۆ گەلەکسیش نرخی بەرزە و حتا شتێکی تریشیان هەیە مەسەلا هەر پیشەسازی کۆری استراتیژێکی تریشی هەیە ئەویژەوەی پارچەی یەدەگی پیشەسازیەکانی گرانترن زۆر گرانن مەسەلا ئەمریکی وانییە ئەو هەموو جۆرە بەروبوومێکی پارچەی یەدەگەکانی بە سعرێکی مناسب هەیە بەڵام کۆمپانیای کۆری لە سعری فرۆشی بەرهەمەکەیان نرخی کەمە
کەمترە لە چاو ئەمریکی بەڵام لە کەلوپەلی یەدەک تۆڵەت لێ کاتەوە تۆ هەر شتێک کە هاتە ڕۆژ لە ڕۆژان پێویست بە کەلوپەلی یەدەگە بێت لەو کەلوپەلە یەدەگەی کە دەیکڕی لەوێ تۆڵەت لێ کاتەوە نرخەکەی چەند باری نرخی کەلوپەلی یەدەگی ئەمریکیە وەکو گوتم ڕێکلام ڕۆڵی هەیە بەڵام سمعەش ڕۆڵێکی گەورەتری هەیە بیریشمان نەچێ هەندێک جار اعتیباراتی کۆمەڵایەتیش ڕۆڵی تایبەتیان هەیە یعنی هەندێک جار دەبینی خەڵک تیشێتێک ڕێبەست دەبەرەوەی لۆگۆی فلان کۆمپانیای لەسرە پێڵاوێک ڕێبەست دەبەرەوەی لۆگۆی فلان کۆمپانیای لەسرە بەس بڵێن کابرا ئایفۆنی منیش ئایفۆن بەکار نایەن ئەز تو چینی نەزبار لەوانەیە ئەز تو پشگیریە بەرەمێن چینی بکەین من هەر تا ڕادەیەکی زۆر متابع و معجیبم بە استراتیژی ئابووری چین دژی سیاسەتەکانی ترامپ دژی سیاسەتەکانی ترامپ باش پرسامنە داوی ئەبوو ئەف بازار پاشە ڕۆژاوێت چ بە ئەف تەکنەلۆجی پاشە ڕۆژاوێت چ بە یعنی دوێ زێدەتر پێش بکە بە و دەستێ نوێ دەگەهنەمەژی یان باوەڕم وایە هێشتا بیدایەتێتی ئەو تەکنەلۆژیای مۆبایل هێشتا سەرەتایەتی زۆر پێشکەوتنی تری گەورە ماوە لەو سێکتەرە کە ئێمە چاوەڕێی دەکەین بیبینین هەروکو چۆن مەسەلە ناوەندە ئابوووریەکانی جیهان چاوەڕێی دەکەن ئەو کۆمپانیایانە مادام لە ڕکابەرێکی بەردەوامدان مادام ینی بیرمان نەچێت تەنها کۆمپانی ئەمریکیەکان نین وەکوتم چینیەکانی ژە ساتونەتە بازارەوە ئەوروپیەکانی دەستیان پێ کردووە واتە ڕکابەرێکی بەردەوام هەیە بۆیە پێشکەوتن بەردەوام بێت لەو بوارە وەکوتی شمجارێکی تر مادام ژمارەی دانیشتوانی جیهان لە گەشەکردن نابێت ژمارەی مۆبایلەکانی جیهانیش 5 قاتی ژمارەی دانیشتوان لە گەشەکردن نابێت گەلێکی سپاس بۆ کاروان سەباح هەورامی بەرپرسێتی سکاوبری سپاست گەلمتابی سپاس چ بۆی گوهدارن ڕادیۆ کوردستان 24 سپاس چ بۆی وەچی